هەر کەس ناوی کۆیە بێنێت یەکسەر بیری بۆ لای قشڵە دەچێت. قشڵە لە سەردەمی والی عوسمان لە نێوان ساڵی 1969 بۆ 1972 بەمبەستیکردنی بە شوێنی سەربازی لەلایەن مێدحەت پاشاوە دروست کراوە. دوای دروستکردنەکەی بۆ جاری دووەمە نۆژەن دەکرێتەوە. حەکیم زیاد لە 20 ساڵە وەستای بەرد و گەچە. ئەو کار لە نۆژەنکردنەوەکە دەکات و لەسەر شێوازی دروستکردنەکەی ئاماژە بۆ دەکا کە ئەو وەستایانی کە کاریان تێدا کردووە زۆر لێ هاتوو بوونە. ئەو گەچەی بەکاردێنرێت بە گوتەی حەکیم 20 ساڵی تر قشڵە گەچکاری پێویست نابێت. زۆر محاڵە لە هیچ کاتێک قشڵە چێوها دروست بکرێتەوە، چونکە ئی پێشانەکە زۆر بە تەحمل بوونە. بەڕاستی ئێستا ئەو تەحملە نییە کرێکار و وەستا و هەمووی شەلۆ بکە. هەر لایەک لەگەڵ لاکانی تری قشڵە جیاوازیان هەیە. لە ڕووی درێژی و پانی کەمێک جیاوازن. 4 قولە برجی هەیە و هەریەکەیان بە شێوازی ئەندازیاری جیا دروست کراون. باشی پێشەوەشی واتە دەواازەکەی ئێستا لە شێوەی قشڵە سەربازیەکانی عوسمانی دەچێت لە شاری مۆسڵ. لێپسراوی فەرمانگەی شوێنەواری کۆی ئاماژە بۆ دەکات. گەر نۆژەنی نەکەینەوە ئەوە وێران دەبێت و شوێنەوارێکی گرنگ لەناو دەچێت. شاری کۆی یەک لە شارە هەرە دەوڵەمەندەکانە لە ڕووی بوونی چەندین پێگەی شوێنەواری و خاڵی کەلەپوری. قشڵی کۆیش یەک لەو شوێنەواری و خاڵە کەلەپوریانەیە کە وازی هەی شاری کۆیە دەکەوێتە گردی کە کۆن یەک لە گردە سەرنجڕاکێش و جوانەکانی شاری کۆیە کە دەڕوانێتە هەر چوار دەوری شاری کۆیە. زۆربەی زۆری هەموو میوانەکان کە میوانی بیانی ناوخۆئی دەرەوە بە بەردەوامی تقریبەن وەک شوێنێکی گەشت و گوزاری لێهاتیە. پێکاتەی دروستکردنەکەی لە بەردی گەورە و گەچی ناوچەکە بووە. ژمارەی زۆری ژوور و خانی گەورە و هۆڵی تێدایە. جگە لە هاوڵاتیانی ناوخۆ ڕۆژانە چەندین گەشتیاری بیانی سەردانی قشڵە و شوێنەوارەکانی سنووری کۆی دەکەن و سەرنجیان ڕادەکێشێت. دیارجەمەل بۆ دەنگی ئەمریکا کۆیە.